بەداخەوە ینی میدیا کاری زەقکردنەوەی چینایەتی نییە. میدیا کاری بنچینەی ئەساسی لە پرسرا لەوەی کە هەموو چینەکانی کۆمەڵگا وەکو یەک لێ بکە. ئەگەر ئەو چینایەتیەش بوونی هەبێت میدیا بە جۆرێک مامەڵەی لەگەڵا بکە کە بە هەمان چاو سیر بکردن هەمان دین بێت. دوجار ئەوانیش هەمووی مرۆڤە. ئەم چینایەتیە ئەمە تاکەکان دروستێکە. کاری میدیا نییە بیکە. کاری میدیا ئەوەیە کە بنبڕی بکات، هۆشیاری بڵاو بکاتەوە، هۆشیاری با بە تاکەکان کە ئەم چینایەتیە نەمێنێ ئیتر لە ئایا چینی دەوڵەمەند بێ، فەقیر بێ، خاوەن پێداویستی بێ، نەخۆش بێت، ینی هەر یەکێک بێت، مناڵی ناساغ بێ، مناڵێکی ساغ بێ، هەر یەکێک لەمانە ینی چکە چینەکان زۆرن، زۆر شتمان هەیە لە کۆمەڵگا، بەڵام دوجار ئەوانیش تاکێکی نێو ئەم کۆمەڵگەن پێویستەکە هەموو بە یەک چاو سیر بکرێت. گرنگیدانیان جیاوازە لەوەی کە تۆ تەبەقات دروست بکەیت. ڕۆژیان هەیە ڕێز لە ڕۆژەکەیان ئەگری، کاریان بۆ ئەەکەی، راپۆرتیان لەسەر ئەەکەی، ئەکرێ کێشەکانیان بەخەیتە ڕوو، بەڵام بە چاوێکی بەزەیانە نا، بە چاوێکی یەکسانانە، بە چاوێک کە ئەوانیش وەکو هەر تاهیە کۆمەڵگە مافیان هەیە، ئەرکیان بەرامبەر کۆمەڵگە هەیە، ئەنی پێویستەکە یەکشتون. ڕاستە ئەوان بە شێوازێکی تر دروست بوون، کێشەیەکیان هەیە، ئەندامێکیان کەمترە یاخود بە پێچەوانەوە شتێکیان کرۆمۆسۆمێک بەلایانی کەم کرۆمۆسۆمێکیان زیاترە لە ئەمانە هەمووی پێویستە میدیا بە یەک چاو سەیریان بکات و چینایەتی نەهێڵێ. هەر ئەوەی کە بۆ نمونە لە دەرخستنی مناڵێکی خاوەن پێداویستی تایبەت بە جۆرێک مامەڵەکردن لەگەڵ یا کە جیاوازە لە مناڵێکی ئاسایی، ئەمە بۆ خۆی دەرخستنی چینایەتیە. دەرخستنی ئەوەیە کە ئەم مناڵە ناتوانێت بۆ نمونە توانای نییە قسە بکات، توانای نییە کارەکانی ڕۆژانەی خۆی بەڕێوە بە، توانای نییە وەکو خوێندکارێکی ئاسایی بەردەوام بێ. بەڵام بەعکسەوە ئەگەر میدیا بێت، ئەو خوێنکە ئەو کەسە بۆ من هەر خوێندکارە مناڵێکە، خوێندکارێکە لە قوتابخانەیە، خاوەن پێداویستی تایبەتە، بەڵام هەموو ئەو ئەرکانەی کە مناڵێکی ساغ ئەتوانێت خاوەن پێداویستی نییە هەموو شتێک ئەکە، ئەمیش لە بەرامبەرە ئەی کات، یعنی هیچ جیاوازێک یعنی لەو کاتەیە ئەم کە جیائینەکە دەرئەخات لەوەی کە بە هەمان شێوەی مناڵە تەندروستەکە ئەمیش ئەم کارە ئەکا، ئەمیش توانای ئەوەی هەیە، یعنی بەعکسەوە بێت تۆ توانا شاراوەکانی دەربخەی ئەم لەگەڵ هەموو ئەو پێدەویستانی کە خۆی هەیەی، بەڵام توانای هەیە بیکات. یاخود بە پێچەوانەوە ئەگەر ئەم چینی خاوەن پێداویستی تایبەت نەبێ، چینی دەوڵەمەند و فەقیر، یعنی چینی فەقیر وا دین بکەی وەکو کروزانەوەی بیهێنیتە سەر شاشە، ئەمە ئەو پەڕیشکاندنی شکۆی مرۆڤەکانە، ئەو پەڕی لاوازکردنیانە بە پێچەوانەوە ئەبێت تۆ دیوەکانی ئەو دیوی ئەم هەژارانە پیشان بیت، نەک تەنهاوەی کە پێیان بڵێ ئەمان توانای بژێویان خراپە، بەڵام تۆ وەرە باس لە تواناکانی تریان بکە. ئەوان لەگەڵ هەموو ئەم توانە هەژاریانە بەڵام شتی تر ئەکەن، ئەتوانن ژیان بەڕێ بکەن، ئەتوانن وەکو هەر کەسێکی تر بژین. بەعکسەوە ئەوان زۆر زۆر شکۆمەندانە ترن. تۆ کاتێک کە ئەیهێنیتە سەر شاشە شکۆی ئەشکێنیت، شکۆی هەر ئەو دەقەیە، یعنی لەوە چێ دایک و باوکەکە گەشت بنە مەرحەلەیەک هەستی پێ نەکات، یعنی بەلایەوە ئاسایی بێت، بەڵام تۆ مناڵەکەی ئەهێنیت پیشانی ئەیت، مشکاندنی شکۆیەتی ئەو مناڵە گەورە ئەبێت، لەگەڵ یا وردە وردە ئەڕوات تێکەڵی ناو کۆمەلگا بێت، زۆر شتی تری بەدوایە ئەبێت. هەنێک جار مناڵ هەیە دا ئەبڕێ لە نێو کۆمەلگا بەهۆی ئەوەی لە ڤیددیۆیەکا دەرکەوتووە، حاڵەتێکی لەم شێوەی هەبووە، دواتر نەماوە خاوەن پێداویستی تایبەت تۆرەکەینەکانیان دەربخە کە چەندێک توانای هەیە، ئەو توانانی ئەوان پیشان بە، نەک ئەوەی کە بڵێ ئەم ناتوانێ، ئەم پێویستی بەم کارەیە، پێویستەکە ڕاستە پێویستی خۆیان جیاوازە، بۆ نمونە لە ڕێگەوبانە ئەوان جیاوازیان هەیە، هەر لە دەستبردن بۆ ئەرکەکانیان هەنێ ئەرک هەیە بە ئەوان ناکرێت، ئەمانە ئەتوانرێت دەربخرێ، بەڵام نەک ئەوەی تۆ وا پیشان بێ کە ئەوان توانای هیچ شتێکیان نیە، ناتوانن هیچ شتێ بکەن، ژیان بۆ ئەوان جیاوازە لە هەر تاکێکی تر. ئەکەوێتەوە سەر سیاسەتی کەناڵەکە، سیاسەت و ئامانجی کەناڵەکان دەورە بینێ لەوەی کە ئەوان بەو شێوازە کەسەکان پیشان بن. بۆ نمونە لایەنێکی ئۆپۆزیسیۆن هەمیشە ئەوێ خراپیەکان پیشان بات،
وا پیشان با کە خەڵک زۆر نەدارە زۆر هەژارە هیچ یعنی ئەهێنێتە سەر شاشە بە گریانی ئەهێنێت لاوازیەکانی خەڵک پیشانەیە کە ئەمە بە هیچ جۆرە ڕێگە پێدراو نییە یعنی تۆ لە ژێر لێپرسراوەتێکی تەواو گەورەی نابێ ئەم کارە بکەیت بە پێچەوانەوە ڕاستە ئەمان کێشەیان هەیە دوین بێ ئەبێ کێشەکانیان بخەیتە ڕوو کە نەک بە جۆرێک کە فرمێسک لە چاوی ئەوان بێنی نەک بە جۆرێکە وەکووتم شکۆیان بشکێنی ئامانجی و سیاسەتی کەناڵەکان بە تەواوەتی دەورە بینێت لە کردنی ئەم حاڵتانە بەڵام ئەمەش لەبەر ئەوەی ئێمە لێپرسینەوەیکی گشتیمان نییە چاودێری کردنمان نییە هەر یەکە و بۆ خۆی وەکوونەکاڵێ لە ئاوازێک ئەخوێنێ چۆنی بوێ بە مەبەستێک بێت ئەی خاتە ڕوو هەموو ئەمانە وای لێ کردووە کە بیر لە بنەما سەرەکیەکانی لێپرسراوەتی کاری ڕاگەیاندن نەکاتەوە بیر لەوە نەکاتەوە کە ئیشە سەرەکیەکەی ئەو چییە دوورکەوتنەوە لە لێپرسراوەتی ئەم کارانە دروست ئەکا ڕاگەاندنی کوردی ئێستا ینی تەنها ئامانجی ڤیوە بۆی بینەری زۆرتر بێ لایکی زیاتر بێ بیر لەمانە ئەکاتەوە کە بیری لەمانە کردو بەچی بۆی هەست و سۆز بجوڵێنێ بۆیە ئەم حاڵەتانەکە کە ئەمەش بەدەرە لە هەموو بنەما ئیتیکەکانی کاری ڕاگەیاندن پێویستەکە بە پێداچوونەوەی تەواو بە ئامانج و سیاسەتی کارکردنیان بکرێتەوە هەنێ جاریش بەهۆی نەشارەزاییانەوە ینی نەشارەزایی ڕۆژنامە نووسەکان و ڕاگەاندن کارەکانمان وا ئەکات کە وا پیشانبات کاری نەشیاو ئەکەن یعنی و کارانە بەڕاستی نەشیاون بۆ نێو کۆمەڵگە تۆ شکاندنی شکۆی تاکێک بچووکردنەوەی خاوەن پێداویستێکی تایبەت ئەمە شکاندنی شکۆیە ئەمە نەشارەزاییتە بە پێچوانەوە وەکوتم ئەبێت تۆ بەرزی کەیتەوە شکۆیەکی تەواو زیاتری بۆ بگەڕێنەوە بۆیە کە نەشارەزاوی لە کارەکەشە ئەم حاڵەتانە هەمووی دروستێ بەڵام دوجار هەمووی سیاست و ئامانجەکە دەوری سەرەکیە بینێ کێشەکانی دەربخە ڕێگە چارە بۆ ئەخۆ دۆزینەوەی ڕێگە چارە پیشانی لایەنی دەسەڵاتدار و بەرپرسان بکە ئەتوانرێت گوزەرانی ئەمان باشتر بکرێت ئەتوانێت ئەمان زۆر بە ئاسانتر ژیان بکەن نەک ئەوەی کە تۆ هەمیشە بیرت لەوە بێت کە دەسەڵات بشکێنیت بە حسابی خۆت وا دەری ئەخەی کە تۆ دەسەڵات ئەشکێنی بەڵام پێش ئەوەی لە دەسەڵات بێت تۆ لە شکۆی ئەمانەکەی ئەبێت تۆ بزانیت بە چ وشەیەک بە چ دەرخستنێ بە چ ڤیوەک تۆ شکۆی ئەو تاکە ناشکێنی ئەمە کێشەکەی لە لای ئێمە ئەنی کێشەی ئێمە تەنها و تەنها ئەوەیە کە زۆرینەی ڕاگەاندنەکان بەداخەوە وای لێ هاتووە تەنها لەبەرەوەی ئیش لەسەر ئەوە بکا کە من کارم شکاندنی دەسەڵاتە بەڵام دوجار شکاندنی دەسەڵات نییە شکاندنی شکۆی تاکەکان خۆیەتی ئەنی ئێمە لەو حاڵەتانە تێنەگەیشتووی نازانین چۆن مامەڵەی لەگەڵا بکەین بۆی ئەمە کێشانەمان لا دروستە بێت ئەمێرە دەورێکی سەرەکی هەیە تۆ هەر نەک لەو بابەتێکە ئاماژە پێکرد لە کۆبوونەوەیەکە لە کۆڕێکە لە سیمینارێکە کامێرە دەورە بینێ لەوەی کە بۆ نمونە چەند کەس لەویا بوونی هەبووە دەری ئەخەی ئایا ئەم سیمینارە قەرەباڵغ بووە یاخود نا بە پێچەوانەوە یاخود دەریخەی ئەوەی کە ئەم کەسە کەسێکی لاوازە بەرامبەر بۆ منە بەرپرسێک کاتێکە ئەم پێداویستێکی تایبەت ئەچێتە لای بەرپرسێک بە جۆرێک دەرئەخرێت کە وەکو کەسێکی لاواز مامەڵەی لەگەڵاکرێت ئەو بە جۆرێکی تر بەرپرسەکە بە جۆرێکی پیشان ئەدرێکە زۆر گەورەیە لە ئاست ئەم خاوەن پێداویستی تایبەتە یاخود ئەم چینەی تری کۆمەڵگە جیاوازیەکی زۆر هەیە کامێرە دەورێکی سەرەکی هەیە بە هەمان شێوەی وشەکان کە چەندێک وشە دینێ ئێمە لە هینا هەمانە وێنەیەک هەزار مانای هەیە ئەین تۆ توانی ئەوەنەی وێنەکە مانە هەڵەگرێ لەو چێ وشەکان ئەوەنە مانای هەڵ نەگرت بێ بۆی کاریگەریکی زۆر زۆر هەیە پێویستەکە زۆر بە وریاییەوە لە ڤیدۆکان و وێنەکان بڕوانی ئەرکی میدیا جێبەجێکردنی لێپرسراوێتیە جاکردنەوەی بابەتی سیاسی و بابەتە هینەکانە لە کارەکانی خۆیە بنچینەی کاری خۆی کە ئەو چاودێریکردنە گرنگیدانە بە وەرگرەکانی بۆ ئەوەی کە جەماوەر بزانین تۆ خستنە ڕووی کێشەکانی ئەوانە نەک ئەوەی کە تۆ خستنە ڕووی کێشەکانیان مانای ئەوە نییە کە تۆ بچووکیان بکەیتەوە کێشەیان بخەرە ڕوو ڕێگە چارەیان بۆ دابنێ
کە تۆ ناتوانانی تۆ توانای چارەسەرکردنی نییە چکە لایەنی جێبەجێکارنی تۆ تەنها خستنە ڕوەکەت توانایە ئەی خەیتە ڕوو بەڵام پێویست ئەکا بە جۆرێک هاوسەنگی ڕابگری کە نەشکۆی ئەمان لە کەدار بکەی کەم لیان لە توانایان کەم بکەیتەوە نەک ئەوەی کە تۆ دەسەڵات بە تەواوەتی لاواز بکەیت چکە ئەنی پێت وابێ لاوازیەکەی چکە ئەمە ئیشی تۆ نییە ئیشی تۆی میدیاکار گەیاندنی زانیاریە ینی لەمەیە ئێمە کێشەمان لەگەڵ میدیاکان هەیە کە بە لێپسراوێتی و بە ئەرکی سەرشانی خۆیان هەڵناسن ئەرکی خۆیان لە بیر کردووە هەمووشی ئەگەڕێتەوە سەرەوەی کەوتم بۆ سیاسەتەکانیان بۆ ڤیو لایکەکانیان هەموو ئەمانە دەورە بینە.